بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت هاوڕێیان دۆستان خۆشحاڵم لە ڤیددیۆیەکی تر لە بابەتێکی تر تیشی خستنە سەر بابەتێکی گرنگی تر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئازیزان ئێمە بۆ ئەوەی ئۆتۆمبیلێک لێ بخڕین هەڵگری بڕوانامە یاخود مۆڵەتی شۆفێری بین ئامادەین چەندین سعات لە نووسینگەیەک وانە بخوێنین وانەی پراکتیکی وانەی تیۆری و تاوەکووە بینە خاوەنی ئەو مۆڵەتە. بەڵام ئایا قەت ڕۆژێ لە ڕۆژان بیرمان لەوە کردوێتەوە چیمان کردووە بۆ ئەوەی فێر ببین چۆن منداڵەکانمان پەروەردە بکەین؟ چیمان کردووە بۆ ئەوەی منداڵەکانمان لە ئایندەیە کەسایەتێکی بەهێزیان هەبێت، ئینسانێکی سوودبەخش بن بۆ کۆمەڵگەکەیان، بەشێک بن لە پرۆسەی بنیادنانی وڵاتەکەیان و نەبنە بار بەسەر کۆمەڵگە و بەسەر خۆمان و بەسەر خزمەکانەوە. بەڕێزان پەروەردەکردنی منداڵ هەم هونەرە و هەم زانست، سەلیقەی ئەوێ، توانایی ئەوێ، کاتی ئەوێ، لێبڕانی ئەوێ، ئازایەتی ئەوێ، سەبر و ئارامگرتنێکی زۆر زۆری ئەوێ. کارێکە ئاسان نییە، بۆیە بێ ئێمە بە دوای ڕاکەین. بەڕێزان کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەکی گشتی و زۆرێک لە کۆمەڵگەکانی تر دابەش بوون بەسەر 4 جۆر شێوازی پەروەردەکردنە. شێوازی یەکەمیان شێوازێکی دیکتاتۆرانەیە. لەم شێوازەدا باوکو و دایک یاسا دەرەکەن منداڵ تەنها جێبەجێکردنی لەسرە. منداڵ هیچ ڕۆڵێکی نییە، تەنها شوێنکەوتنی ئەو یاسا و ڕێسایان نەبێت کە باوکو و دایک دانێ، نەڕاوێژی پێکرێ، نەپرسی پێکرێ، نەئاگادارە، نەئەزانێ بۆ چێ بێەوە بکە و لە کاتی هەر سەرپێچێکیشە سزای تند ئامادەیە. شێوازێکی تر شێوازی دەسەڵاتدارانەیە. لەم شێوازەدا باوکو و دایک لە پەیوەندیەکی سۆزداری بەهێزدان لەگەڵ منداڵەکانیان، تەنها نەخشە داڕێژن، کارەکان ڕێگەخەن، ڕۆڵ بە منداڵەکانیان ئەدەن، وەڵامی پرسیاری منداڵەکانیان دەدەنەوە، وەڵامیان بۆیان هەیە، لەگەڵیانە لە پەیوەندیەکی بەردەوامدان. ئەم شێوازە شێوازێکی زۆر جوان، زۆر پێشکەوت و زۆر سەرکەوتووە. شێوازێکی تر شێوازی مۆڵەتدانە. لەم شێوازەدا دایک و باوک لێ دەگەڕێ مناڵەکەی چی ئەوێ بیکە، چی پێخۆشە بۆی دابینەکە لە خواردن، لە پێداویستی، لە بەکارهێنانی تەلەڤیزیۆن، لە بەکارهێنانی ئینتەرنێت، لە هاوڕێیەتی گرتن، کەی دەچێت، کەی دەڕوا، کەی دەخەوێت، کەی هەڵەسێت، چۆنەکە، چیەکە. بە تەواوەتی لێرەدا منداڵ خاوەنی نازە، بەڵام هیچ داواکاریەک چاڕوان ناکرێت لە باوکو دایکەوە بۆ منداڵەکان. منداڵەکان هەستەکەن دایک و باوکیان هیچیان ناوێت. ئەمە شێوازی سێمە. شێوازی چوارەم بۆ پەروەردەکردنی منداڵان شێوازی فەرامۆشکردنە. بەداخەوە ئەم شێوازە یەکێکە لەو شێوازانەی کە لە کۆمەڵگەکەماندا بەڕادەیەکی زۆر باوە، بە تایبەت پاشەوەی تەکنەلۆژیا بە شێوەیەکی زۆر دەرکەوتووە. لەم شێوازەیە دایک و باوک بە تەواوەتی وازی لە منداڵ هێناوە، تەنانەت هێندێک جار و پێداویستە سەرەکیەکانیشی بۆ دابین ناکە، وەک ئەوەی منداڵی ئەو نەبێت، وەک ئەوەی ئەو هیچ بەرپرسیارەتێکیان نەبێت بەرامبەر بە منداڵەکانیان، بنەوەکانیان. بەداخەوە منداڵی لەم جۆرە لە خێزانێکی لەم جۆرە کە بە تەواوەتی فەرامۆش کراوە، پێداویستەکانی بۆ دابین ناکرێ، لێی ناپرسرێتەوە، هیچ بەرپرسیارەتێک لەلایەن خێزانەکەی و بەرامبەری جێبەجێ ناکرێ، منداڵێکە ئەگەری زۆرە تووشی لادان بێت. شێوازی یەکەم و شێوازی دووەم دیکتاتۆرانە و فەرامۆشکردن ئێستا لە کۆمەڵگەی ئێمە بەڕادەیەکی زۆر بەربڵاوە. بەداخەوە بۆتە هۆیەوەی کە منداڵان ڕوبەڕووی تند و تیژی ببنەوە، تند و تیژی جۆرا و جۆر، جەستەیی، دەرونی، سێکسی و زۆر بواری تر لادان. ئەو شێوازەی کە زۆر زۆر گرنگە شێوازی دووەمە کە دەسەڵاتدارانەیە. باوک و دایک بەرپرسیارانە لەگەڵ منداڵەکانیانە هاوڕێن، پێکەوە نەخشەدا ڕێژن، پێکەوە وەڵامە دەنەوە، پێکەوە پرسیارەکەن، پێکەوە هەنگاو دەنێن، منداڵتیایە هەست بە بوونی خۆیەکە لە خێزانێکی لەم جۆرەیە. ئازیزان وەک دەبینین لە کۆمەڵگەی ئێمەدا و زۆرێک لە کۆمەڵگەکانی دنیاش تەکنەلۆژیا بە شێوەیەکی بەربڵاو لە ماڵەکانمان نابڵاو بۆتەوە و ئامێرەکانی سەرقاڵکردن کات بە فیڕۆدان بە شێوەیەکی بەربڵاو لە بەردەست منداڵ و هەرزەکارەکاندان، ئەوانەی لە خوار 18 ساڵیەوەن. ئەمە بۆتە هۆیەوەی کە منداڵ بە تەواوەتی لە ژیانی خۆیان نەژی، لە تایبەتمەندێتی خۆیان نەژی، لە ناو هەستیاری قۆناغەکەی خۆیان نەژی. هێندێک جار هێندێکمانەکەوینە هەڵەیەکی گەورەوە. ئێمەی باوکو دایک وا هەستەکەین یا وا بانگەشەکەین کە زۆرترین کاتەکانمان لەگەڵ منداڵەکانمانین، کە لە ڕاستیە ئەمە هەرگیز وانە. ڕاستە زۆرترین کات نزیکین لە منداڵەکانمانەوە، بەڵام نزیکیە کە تیایدا
هیچ بەرهەمێکمان هیچ ئەدایەکمان هیچ ڕۆڵێکمان لە پەروەردەکردنی منداڵەکانمانە نیە یاخود کەمترینمان هەیە کاتێ لە ماڵەوەین ڕاستە لە نزیکی مناڵەکانمانین یا خەریکی ئینتەرنێتین یا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاتێکی زۆر بەسەرەبین یا خەریکی وەڵامدانەوەی تەلەفۆنین یاخود لەگەڵ میوانەکان قسە دەکەین یاخود تەماشای تەلەڤزیۆنەکەین ئەوەی ئاگامان لێ نییە مناڵەکانمان ڕاستە مناڵەکان نزیکن لێمانەوە بەڵام لە ڕاستیە وەک ئەوەی دوور بن لێمان بە هەمان شێوە هیچ شتێکمان بۆ ئەوان نییە ئەم فەرامۆشکردنەوە کات منداڵ خۆی تەنیا ببینێتەوە منداڵ هەستکا کە ئەو لە ناو خێزانەکەیە گرنگی پێ نادرێ بایەخی پێ نادرێ لێ ئەگەڕێ خۆی ڕێگای خۆی بدۆزێتەوە ئەم مەترسیە گەورەکەیە کە منداڵ بەجێبێڵین بۆ پەروەردەکردنی ئەوەی کە دایک و باوک نایکە دایک و باوکی بەڕێز ئەگەر من و تۆ ڕۆژێک لە ڕۆژان بچینەوە ماڵەوە کەسێکی بێگانە ببینین تەماشا بکەین خەریکی ئەزیەتدانی مناڵەکانمانە لە ڕووی دەرونیەوە تووڕێیانەکە لە ڕووی جەستەییەوە ئازاریانەدا یاریەکان و کەلوپەلەکانیان ئەشێوێنێ ئەشکێنێ هەڵوێستی ئێمە چییە بێت بێگومان بێ یەک و دوو ئەو بێگانەیە بە زۆری زۆرداری دەکەینە دەرەوە ئەی ئێمە چیمان کردووە بەرامبەر ئەو بێگانەی کە ئێستا لە ماڵەکانمانە کە ئامێری تەلەڤزیۆنە بەداخەوە زۆرینەی زۆرمان منداڵەکانمان بەجێهێشتووە بۆ ئەوی تەلەڤزیۆن ئەو ئامێرەی کە زیانی زۆرترە بۆ منداڵ تا چاکی و سوودەکانی چیمان کردو بەرامبەر بەو ئامێرە کاتمان بۆ دیاری کردووە یاخود نەخێر تەنانەت کردومانەتە ئامێرێک بۆ بێدەنگکردن بۆ سەرقاڵکردن هێندێ جار بۆ دادەییکردنی منداڵەکانمان وەک لانکەیەک لای بەجێڵین بۆی منداڵەکانمان ژیر بێت هەر ئەوەنە لێمان دوور بێت بۆی ئێمە سەرقاڵی خۆشیەکانی خۆمان بین ئازیزان لە جێگرەوەی ئەوەی منداڵەکانمان بۆ ئامێرەکانی تەلەڤزیۆن بەجێنەیەڵین بۆ ئینتەرنێت و بۆ ئایپاد و بۆ یاریەکانی تر بە تەواتی بەجێنەیەڵین ئێمە بێ لەگەڵ منداڵەکانمانە هاوڕێ بین یاری بکەین پێکەوە نان بخۆین پێکەوە نان دروستکەین چێش دروستکەین پێکەوە مەتەڵ ڕاوە بکەین پێکەوە وەرزشکەین پێکەوە چالاکیەکانی ڕۆژانە چالاکانە ئەنجام دەین منداڵ هەر ئەمەی لێمانەوێت ئەم کارە ئاسان نییە پەروەردەکردنی منداڵ ئاسان نییە ئەفسەرێکی بەریتانیاڵێ من بە فەرمانەکانم ملیۆنان کەس گوێڕایەڵە بن ملیۆنان کەس گوێڕایەڵی فەرمانەکان مەبن بەڵام ناتوانم قەناعەت بە سێکچەکەم بکەم لە یەک کاتە بۆ نانی بەیانی بێنە خوارەوە لەسەر سفرە لەگەڵمان نان بخۆن واتە ئەرکی پەروەردەکردن ئەرکی فێرکردن ئەرکی ڕاهێنان ئەرکی چاودێریکردنی منداڵەکانمان ئەرکێکی ئاسان نییە ئەبێ بۆ فێربوونی ئەمەرکە کاتی خۆمان تەرخانکەین بخوێنینەوە بە دوواداچوونکەین پرسیارکەین لە مامۆستا و شارەزاکان بپرسین چۆنچۆنی ئێمە لەگەڵ منداڵەکانمانە هاوڕێبین چۆنچۆنی پەروەردەیان بکەین بۆ هەر قۆناغێک چۆن وەڵامی خواستەکانیان بدەینەوە گەورەمان ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێت سەبارەت بە پەروەردەکردنی منداڵە فەرمێت لە 1 تا 7 ساڵی یەکەمی منداڵ یاری لەگەڵ بکە لە 7 بۆ 14 فێری هەڵسوکەوتی جوان ڕەفتاری جوانی بکە لە 14 بۆ 21 بیکە بە هاوکار و هاوڕێی خۆت لە دوای 21 لی گەڕێ با سەربەز بێ بۆ خۆی شتەکانی خۆی بکە بۆ خۆی بڕیاری خۆی بدە بۆ خۆی ژیانی خۆی هەڵبژێرە ئەلبێرت کامۆ نووسەر و ناوداری فەڕەنسی لەبارەی هاوڕێتی مناڵەوە ئەڵێ منداڵەکان هاوار دەکەن دایە باوە لە پێش خۆتانەوە دامان منێن چکە لەوە چێت نەتوانین سەربەشتەیتان بکەین لە دوای خۆتانەوە دامان منێن چکە لەوە چێت نەتوانین لە دواتان بڕۆین لە تەنیشت خۆتانەوە دامانێن هاوڕێمان بن ئایا من و تۆ گوێمان لەم هاوارەیە گوێمان لەو هاوارەی منداڵەکانمانە ئەگەر بەڵێ خۆشحاڵین ئاسوودەین ئەگەر نەخێر ئەوە بەڕاستیە بێ ساتێک تەرخانکەین بۆ بیرکردنەوە لە هاواری مناڵەکانمان خۆشەویستان ئەبێ هەموو هەوڵ بدەین بەها باڵاکان لە منداڵەکانمان بچێنین بەهای خۆشەویستی متمانە بە خۆبوون ڕازگۆیی دەستپاکی ئەمانەتپارێزی وەفا وڵات خۆشەویستی هەموو ئەم بەهانە و چاندنیان زەمینە سازی ئەوێت لە ماڵێکدا لە خێزانێکدا دێنەدی کە خۆشەویستی دایپۆشی بێ بەبێ خێزانێک کە خۆشەویستی دایپۆشی بێ چاندنی ئەم بەهایانە مەحاڵە بۆ کارێکی لەو جۆرەش ئەبێ ئێمە هەوڵ بدەین دایک و باوک دوو بە دوو
لەگەڵ منداڵەکانمانە دانیشین گفتوگۆ بکەین هاوڕێیەتیان بکەین. ئایا ئێمە هێشتا بڕیارمان نەداوە هاوڕێی منداڵەکانمان بین؟ ئەگەر ئەو بڕیارەمان نەداوە ئەبێ بزانین لە ئایندەیە خۆمان خێزانەکانمان مناڵەکانمان ڕوبەڕووی مەترسی گەورە بنەوە، کۆمەڵگەکەمان ڕوبەڕووی مەترسیە بنەوە. من بەش بە حاڵی خۆم هێندەی دیقە دێم، هێندەی ئاگاداری کێشەکانی ئێستەی خێزانەکانم، هێندەی ئاگاداری کێشەکانی منداڵم لەناو کۆمەڵگەی خۆمانە. بەداخەوە ئەتوانم بڵێم ئەگەر بەم شێوازەی ئێستا بەردەوام بین لە 10 ساڵی ئایندەیە ژیانی کۆمەڵایەتی ئێمە ڕوبەڕووی شۆکێکی گەورە بێتەوە، شۆکێک کە ئەوسا چارەسەرکردنی زۆر زۆر سەختە. بەڵام ئێستا کە هێشتا نەکەوتونەتە ئەو دۆخە خراپە، من و تۆ فرسەتمان لەبەردەسە. ئەگەر منداڵەکەمان خوار 18 ساڵە، خۆ ئەگەر منداڵەکەمان ساوایە فرسەتی گەورە و زێڕینمان لەبەردەستە منداڵەکانمان پەروەردە بکەین، هاوڕێیان بین بە پەروەردەیەکی ژیرانە، ئازایانە، شارەزاییانە. تا بابەتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم.